نام سلەیمانە خەڵکی دێی زارێنم کوڕی پیاوێک بووم ئەم پیاوە ناوی سەیکەریم بوو لە دێی زارێن لەدایک بووم و لە هەواری بێمارۆک لەدایک بووم ساڵی 1942 مواليدي چلودوم من گرانەتام توش بوو هەردوو چاوم دابەزی وەکو دابەزی لە 5 ساڵێک کوێر بووم بە تەواوی کە تەواو بووم بە کوێری خوش پیاوێکی نارد لە سلێمانیەوە شێخ عوسمانی ناوبوو شێخ عوسمانی شێخ معروفی نەرگسەجار ئەم پیاوە عادەتی وابوو لە هەر شوێنێ کوێرێکی ببینایە تێیە ئاڵا هەتاوەکو ئەیهێنا بۆ سلێمانی و ئەی خستە قوتابخانە و لەوێ لە قوتابخانە ئەبوو بە حافزی قورئان ئەگەر تالب بووە بەڵام کابرا کە تالب نەبوو خۆی بینێکی خوێند و یاڵا ئەیا بە ژێری ئەڕۆی ئەم پیاوە زۆر کەسی هێناوە نەکەرمنی هێناوە ئیتر ئەم پیاوە هیوایەتی ئەوە بووکەوە ئەو کوێرانە نەیەڵێ بە نابینایی و بە نەخوێنەواری بمێننەوە بەهۆی ئەو پیاوەوە ئێمە بووین بە پیاو بووین بە قورئان خوێن و ڕێک و پێک الحەمدولله أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم على العالمين ذرية بعضها من بعض والله سميع عليم صدق الله العظيم. أصلا من هوايتي أو شتانە هەر هەبوو تەنها ئەوەم بوو قینم زۆر زۆر لە سوال بوو ئەم گوو خوایە بمکوژە بەس سوال نەکەم وەڵا حەمد و سەنا بۆ خوا پیاوێکی نارد لە شار باژێڕەوە هادووتی حافزێکم ئەوێ قورئانم بۆ بخوێنێ لەسەر قەبران ڕۆژووی 5 جزم قورئانم بۆ بخوێنێ منی ژمانی 1250 ئەوەمێ ساڵی 2 دەرجلی بۆ ئەکەم من چیم خوارد ئەوش ئەوە بخوا ئەو ئاوەڵانەم وتیان کاکە وازە ئەو حافزانێ ڕەفیقم وتیان کاکە تۆ دەنگ و خۆشە و قورئانێکی جوان نەزانی فێر بوویت و بە قسەی ئێمە بکە برای چاکە بە و دەوڵەمەند ئەبیت و ژنێنیت و ماڵەکەیتەوە و بە قسەی ئێمە کە لای ئێمە بیت زەرەر ناکەی مەچۆ بۆ سەرکان ئەچی بۆ ویلادێش چیەکەی لەوێ مانی 1250 چییە ئەگەر بڕێن دێیە بگەڕێن 1250 مە زیاتر ئەنێ وتم بەخوا من حەزم لە میانە نییە زۆران هەوڵاوتم بەخوا هەرە ڕۆم خوا بۆی ڕاستە هێنام چوون بۆ سەرکان و کەچووم لەوێ تقریبا 21 ساڵ لەوێ بووم دەستم کرد بە کاسبیەکی چاک شتومەکیان لە ئێران و بۆ ئەهێنام ئەم فرۆشت و
قازانجەکەیمە خوارد و یەک دوو کەس خوا کردبوونی بەواستە شتەکانیان بۆ ئەناردم وەزعێکی باشم هەبوو بەڵام بۆ حسابی ڕادیۆ و تەسجیل و ئەم شتانە کابرایەکی لێبوو لەو ناوە ئەم کابرا وەختی خۆی لە ئەسڵا هێن بوو بێسەری بوو پێیان لەبوو عەلی شامە ئەم عەلی شامەیە لە سەرکان هاتە سەرکان بۆ زۆر جار بۆ ئەوێ و لەگەڵ منە عەلاقەمان هەبوو وتم عەلی با کە عەلی گیان فێری هێن ببم فێری شریک بەستنەوەی ڕادیۆ ببم ئەو وەختە ڕادیۆ شریکی ئەبچڕا ڕادیۆی هێن بوون گەورەکان بوون ئەوەی کارەبا و پاتری وەڵا کاکە گیان فێری شریک بەستنەوە بووم لەوەوە ئەمجا وتی لە فێری گوڵۆبگۆڕیش ببە ئەوەتە لامپیان پێگوت لامپ بوو لە باتی ترانزیستەر لەوەی شارەزاییم پەیا کرد ئەنجا وردە وردە دەستم کرد بە عەجوولام دەستم عەجوول بوو ئەگەڕام ڕۆژێکیان کابرایە کات ڕادیۆیەکی سیرای هێنا و وتی ئەم ڕادیۆم بۆ چاککەرەوە وتم کاکە عەلی ئەم ڕادیۆ چاک نابێتەوە تەماشام کرد وتی بۆ وتم ئەم ڕادیۆ کۆیل فەحم و فەحمەکە و هەردوو قاعیدەی کۆیل فەحمەکە و ئەمانەی تیانە ماوە وەڵی مەگەر بیوتم لە یابان ئەو شتانەی دەستکەوێ لێرە ئەمانە دەست ناکەوێ وتی دەلێم کڕە وتم وەڵا لێ دەکڕم وتی بەچەند وتی بەخوا 30 دینارم پیاوە وتم وەڵی 2 دیناری دەیەمێ وتی بێنە 2 دینارەکەم بەرێ 2 دینارەکەم وایە و هەر لە خۆمە بیرم لێ کردەوە وتم با بزانم ئەمە نابێ بەهین نابێ بە شتێکە دەنگ گەورە بکە بە جیهازێک مەجموعەیە کۆندێستەر و چۆک و مقاومە شتم لێ بەست دەنگەکەی زل بوو بە دەنگێکی چاک بە دڵی خۆم وەڵا مەلایەکی لێبوو لە دارەبەند دەیەکە لە خوار سەرکانەوە ئەو مەلایە هاتوێتی لێ دەکڕم پێم بفرۆشە مکەبەرەیەک چوم دەست کەوت بوو بە مکەبەرەکەەوە پێم فرۆشتن بە 35 دینار ئەمجا لە دوایەوە دەستم کرد بە چاکردنی ڕادیۆ ئەمانە لەوەوە فێری ئەم پلیفایریش بووم کە دروستی کەم وەڵا چوون بۆ سلێمانی کابرایەکی لێبوو پێیانە گووی یاسین ڕەشید تەلەڤیزۆن وشتیهای چاکە کرد وتم کاک یاسین بەچی چ جیهازێک دەنگ زۆر گەورەیەکە وتی کاکە تەسجیل ئەوەی کەوا ئالەتی دەنگ گەورەکردن بێ لە تەسجیلایە وەڵا دەستم کرد بە تەسجیلکردن تەسجیل وەرگرتن مەجموعەیەکم دروست کرد و ئەم فرۆشتن ئیتر خۆلاسەی کەلام زۆرم دروست کرد لە تەسجیل و لە